شاباز ئاگاد لێ ئەم ڕۆژانە لە سوشیال میدیا و لە هەر لە ناو کۆمەلگایە بە تایبەتی باسی زۆر نمرەی قوتابیانەکرێت چۆنێتی پڕکردنەوەی فۆرمەکانیان و سترێس و قەلەقێکی زۆریان هەیە. لەسەرەوە من برادێکم تەلەفۆنی بۆ کردم مەڵێ چی ئەزانی تۆ من دوێنێشە خۆمێنەکەوتوتم بۆ لەبەری کە خەلق نازانم چ بەشێ پڕکەوتوتم ئەوە چ قەلەقیەکی ئەوەیە بەڵام چونکە نازانن بە چ ڕێگایە کام ڕێگایە هەڵبژێرن بۆی کە فۆرمەکانیان پڕکەن. بەڕاستی شتەکانیان لا ڕوون نییە. وای بە دڵنیایەوە بۆی ئێمەش بەرنامەی ئەمڕۆمان تایبەت کردووە بە دەرچوانی پۆلی 12 بۆی کە بزانن چۆن چی بکەم بۆ ئەوی کە سترێسیان کەم بکەنەوە بۆی کە فۆرمەکانیان چۆن پڕ بکەنەوە. کاتە بە مناقەشەکە بۆ میوانەکان لێ گەڕێنە چاوەڕێیەوە بە چاوەڕێیانش. میوانên vê carê yên bernameya gencan e. Roşna Ekrem li sala 1989 li Hewlêrê ji dayîk bûye. Xwediya bawernameya mastera li yasa. Roşna mamosteya zankoyê ye. Arî Mamşeyî li sala 1989 li Kerkûk ji dayîk bûye. Xwediyê bawernameya mastera li siyaseta giştî. Arî mamosteyê zankoyê ye. Ala Payedar li sala 1998 li Hewlêr ji dayîk bûye. Xwediya bawernameya Bakaloryosa li zimanê îngilîzî. Ala çalakivana medenî ye. Mihemed Dara li sala 2002 li Qamişlo ji dayîk bûye. Mihemed derçûyê pola 12 zanistî ye. بەخێربێن بۆ بەرنامەی گەنجانە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانە کۆبوونەتەوە بۆی کە باز لە بابەتێکی زۆر گرنگ بکەین کە پەیوەندی بە قوتابیانەوە هەیە بە تایبەتی ئەو قوتابیانی کە دەرچووی پۆلی 12 وێستە نمرەیان وەرگرتووەتەوە بەشێکیان سترێسن چ زانکۆی هەڵبژێرن چۆن فۆرمەکەیان پڕکەنەوە چۆن بەشەکەیان دەستنیشانکەن بەرحاڵ دواترە چینە ناوەڕۆکی بابەتەکە و زۆر پرسیترە وروژێنین مامۆستا ڕۆژنابا لە تۆ دەست پێ بکەم ئەو قوتابیانی کە لە 12 دەرەچن ئەچنە زانکۆکان بە حەزی خۆیان ئەچن؟ بەڵێ بەنسبەت ئەو قوتابیانەی کە لە پۆلی شەشەمی ئامادەیی چ بەشی وێژەی بیتن چ بەشی زانستی بیتن کاتێک کە ئەو نمرانێکە بەدەستێن بێگومان نمرەکان بەرز و نزم مام ناوەندیان تێدا هەیە ئەو بەشانێک کە پڕی دەکەنەوە زۆر جار بە حەزی خۆیان نییە جا لەبەرەوەی نمرەکەی کمە یاخود لەبەرەوەیە کە لەلایەن کەس و کاری لایەن خانەوادەکەی زۆری لێ دەکرێت کە ئللا دەبێ بڕات بەو بەشە ئەو بەشە هەڵبژێریتن بۆ نمونە قوتابی نمرەیەکی بەرز دێنێ بەتوانای خۆی ئەو نمرەی هینایە و ئاستێکی بەرزی هەیە بۆ نمونە بڵێن 99 دێنیتن 98 دێنیتن خانەوادەکەی ماڵەوەیان زۆری لێ دەکەن دەبێت لە بڕۆی بۆ بەشی پزیشکی لە کاتێکدا خۆی لە حەزی لە بەشی پزیشکی نییە ڕەنگە حەزی لە بەشی ئەندازیاری بیناسازی بیتن بەڵام زۆری لێ دەکرێت کە دەبێت بڕات بەو بەشە تا ئەو هەندە ساڵە تەواو دەکاتن 6 ساڵە 5 ساڵە کە تەواوی دەکاتن ڕەنگە بەس لە بۆ ئەوەی ساڵەکان بەڕێ بکاتن هیچیش فێر نەبیتن ئەوە ئەگەرێکە ئەگەرێکی تر ئەوەیە کە زۆر جار قوتابی ئەو نمرەیە کە بەدەستی هێناوە کمە بەڵام دووبارە زۆری لێ دەکرێتن بچێت بە بەشێکی بەرزتر بۆ نمونە لە ئەهلیەکانە بڕێک پارە ئەو قوتابیە دەنێردرێت بە بەشێکی بەرزتر کە لە توانای خۆی نییە دوجار ئەوەش بە هەمان شێوە هەمان چارە نووسی دەبیتن زۆر جار ئەو قوتابیە ئەو بەشەکە لە توانای نییە ناتوانێتن ببێت بە کەسێکی سەرکەوتوو لەو بوارێک کە تێدا ئیشی کرد ئیش بکات لە دوا ڕۆژدا بتوانێتن توانای خۆی بەدەربێخی بەشێکی تریشیان ئەوەیە کە نمرەیەکی هێناوە بەڵام نازانی لە چ بەشێک وەردەگیرە خۆی حەزی هەیە لە بەشێک بەڵام نمرەکەی بەشی ئەو بەشە ناکە لە کۆتاییەکەی چاوەڕوانی وی دەکاتن لە هەر بەشێک ناوی بێتەوە ئۆکەی دەستخۆش کاک ئاری ئەو قوتابیانی کە پۆلی 12 تەواوەکەن پێویستە چی بکەن بۆەوەی کە ئەو قەلەقی و سترێس بوونیان نەمێنێ ئەو قوتابیانی کە پۆلی 12 تاوا دەکەن ئەوانەی کە نمرەکەیان باشە و دەتوانن بچنەوە کۆلێژێکی خۆیان بەدڵیانە باشتر ئامادەن بۆ زانکۆ ئەوانەی دیکەش کە نمرەکەیان مساعد نییە ڕاستی ئەوانە زیاتر تووشی کێشە دەبن بەڵام بە شێوەیەکی گشتی قۆناغی گواستنەوە لە ئامادەیەوە بۆ زانکۆ قۆناغێکی ڕاگوزەرە
و پێویستەکە قوتابی خۆی بۆ مەرحلەیەکی تری ژیان ئامادە بکات چکە لە ئامادەییدا زیاتر بەڕاستی خوێندن لە پێناو تاواکردنی پۆلیشەشدا بۆ لە کاتێکدا لە زانکۆی دەخوێنی بە مەبەستی تەخەسوسکردن و بە مەبەستی ئامادەبوون بۆ بازاری کار. باش ئاخر یەک شتی تر هیچ ناوەندێکی هۆشیاری هەیە کە تاکو کاتێک قوتابی پۆلی دوانزەی تەواو کرد هۆشیاریکی پێ بدرێت چۆن بەشەکەی دەستنیشان بکات چی بکات و چینەکە لە کوردستانە شتی وا بەدیەکرێ نەبەداخەوە نییە بەڵام بەشێک لە قوتابخان ئەهلیەکان و قوتابخانە نمونەیەکان ئیدارەکان توانیویانە سەپەرشتاری قوتابیان دامنن کە ئەو کاروبارانیان تۆزی بۆ ئاسانتر بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم بابەتە لەلایەن وەزارەتی پەروەردەوە تۆزێ بایەخی پێ نەدراوە. ئاڵەخان کاک ئاری باسی ئەوەی کرد کە هۆشیاری نییە بۆ ئەوەی کە یارمەتی گەنجانمان بدەنەوەی کە پۆلی دوانزە تەواوەکان کە چ بەشێک هەڵبژێرن یاخۆت بۆی سترسیان کەم بێتەوە باشە ئێمە ئەو هەموو سنتەرە ئەبینین کە هەیە بۆچی هەوڵ نادەن ئەم سنتەرانە کە یارمەتی گەنجان بدەن بۆ ئەوانەی کە پۆلی دوانزە تەواوەکەن بۆ ئەوەی کە بتوانن بەدڵی خۆیان قەراری خۆیان بن. بەڵێ پێشەکی ئەوە زۆر گرینگە کە بیزانین ئەوەیە کە قوتابی پۆلی دوانزە کە پۆلی دوانزەی ئامادەی تەواو دەکەوێتە ناو حاڵەتێکی نەفسی تایبەتەوە کە زۆر پێویستە لە سەردایک و باوکان یەکەم شت کە هانی مناڵەکانیان بدەن یان خۆت وەکو بڵێ گەنجەکانیان بدەن کە ئەو دەرەجەیان ئەو نمرەیە کە هێناویانە دەستخۆشی لێ بکەن هەرچەندە کەم بێت یان هەرچەندە زیاد بێت تاوەکو حاڵەتی نەفسیان تێک نەچێت چونکە هەر وەک چۆن بزانین ئەگەر قوتابی پۆلی دوانزە بکەوێتە نێوان قۆناغی زانکۆوە تووشی بەرەنگاربوونەوەیەکی زەحمەت دەبێت لە نێوان دروستبوونی کەسایەتی خۆی و لە دەستنەدانی کەسایەتی ڕاستەقینەکەی بۆیە ئەو سیستەمانەی کە دەکرێت ناتوانرێت ڕاستەوە خۆ گۆڕانکاری پێ بکرێت هەرچی سیستەمێکمان هەبێت ئەگەر لە ناحیەی سەقافی بێت یاخود ناحیەی ئیجتماعی بێت زۆر گرینگە کە قوتابی پێشوەختە چەند چالاکیەکی هەبێت چالاکیەکی کرد بێت و بەو پێەیە بکرێتە وەکو بڵێ نێوان زانکۆکان زۆربەی وڵاتانی دەرەوە هەیە کە دەبینین لەسەر ئەو بنەمایە وەردەگیرن کە تەنها نمرەکەیان نییە لێرە تەنها نمرەکە ئەو بنەما بەڵێ زۆربەی لە وڵاتان بۆ نمونە بەریتانیا لەسەر ئەو بنەمایە وەردەگیرن چەند کاری خۆبەخشی کردووە چەند چالاکی کردووە چەند گفتوگۆی لەگەڵ خەڵک کردووە چونکە ئەگەر ببینین قوتابیەک بچێت بۆ کۆلێژی پزیشکی و لە داهاتوودا ببێت بە دکتۆر بەورە ئەمڕۆ کاک محەممەد یەکێکە لەو میوانانەمان کە دەرچوو پۆلی دوانزەیە بەس ئەمێ بزانم تەمەنە چەنە کاک محەممەد تەمەنیم 17 ساڵە 17 ساڵ معدلە چەند بوو معدلیم کۆی نمرەی پۆلی 1293 ئەی چۆن یعنی بەو تەمەنە و بەو شێوەیە گەشتووی یانی ڕاستی ئەز حەزیم چووکانی بە خوێندن هەیە ئەزباری کاتی خۆی چوومە خوێندن ینی تەمەنی 5 ساڵیدا ئەس دەرباسی مەدرسەی بووم قوتابخانەی سووریا و معدلیم باشە ناگەت 12 ساڵ درێژی خوێندن باشە بۆم باسکە ئێستا لە چ قۆناغێک ئەواتە سترست هەیە بۆی کە بزانی لە چ بەشێک وەرەگیرێ بەدڵی خۆتە بێ بەدڵی خۆت نابێ ڕاستی سترسێکی زۆر هەیە بەرگۆ سیستەمی وەرگرتن زانکۆکانە دیارە ئەمزان سەر چ پێوەرێکی دەستیشان دەکرێت کۆی نمرەیە یان نظامی گریدیتە ئەمزان ڕاستی زانکۆلاین گریدیت ئەمزان چاوەڵ دەبێت واتە ئێوە تۆ هیچ زانیاریەکەت هەیە لەسەر جۆری فۆرمەکان کە چۆن ڕەکرێنەوە ڕاستی بەداخەوە هیچ سنتەرێکی ڕۆشنبیری نییە ڕێگا بۆمە دەستیشان بکە ڕاستی هەندێک معلومات سەر سوشال میدیایە ئەمژان سیقەتی پێ بکەن دەست خۆش بێ مامۆستا ڕۆشنا ئەوە نمونەیە کە لەو قوتابیانی کە ئەڵێ سترێسم هەیە و معدلەکەشم 93 ئێستام چی بکە باشە بەڕاستی بەڵێ یەکەم شت ئەو نمرەی هێناوە دەستخۆشی لێ دەکەم بەڵام یەک شت هەیە کاتێک کە تۆ ئەو نمرێت هێناوە ئەو بەشێک کە لێ وەردەگیرێت لە ئێستاوەڕە لە بەردەم خۆی دابنێ ئەگەر بە حەزی خۆی نەبوو دەبی قەناعەتی پێ بێتن باشە لەبەرەوەی ئەو حەزەکە لە چ بەشێ باش لە قسمی گریمان لە قسمە طبیەکان ناوی نەهاتەوە لە ئەندازیاری ناوی گەڕاوە دەبێت قەناعەتی پێ بێت چونکە کاشا بەس ئەگەر لێرە قوتابی کاتێککە وەکو باسم کرد سێم جۆری کە قوتابی لە شوێنێک ناوی دێتەوە کە پێشببینی نەکردیا دەبێت قەناعەتی پێ بێ ئەگەر قەناعەتی پێنێتن 4 ساڵ 5 ساڵ زانکۆ تەواو دەکاتن ئەو قوتابیە نازانی بابەتەکانی ساڵانەی چەند بوو ئەروە ساڵەکانی تێپەڕاندۆ بەس مجرد ئەوەیە دەربچێتن و تەواو بەبێ ئەوەی هیچ فێر بێ بۆیە قوتابی کاتێک قەناعەتی پێهات ئەوە بەشی ئەو بووە جا ئەو قەناعەتە چۆنە ماڵەوە هاندەری بن
دەوروبەرەکە وشیاری دەوروبەر زۆر گرنگە لە بۆی ئەو کاتە ئەو قوتابیان 4 ساڵ زانکۆ تەواو دەکاتن دەتوانیتن ئەو 4 ساڵە تێپەڕکاتن بەوەی کە شتێک بەدەست بهێنێتن ئینجازی شتێک بکاتن لەو بەشە خۆ کە لە دوا ڕۆژدا خزمەت دەکات لەو بەشە بەڵام ئەگەر بێت و ئەو بەشێک کە بەدەستی هێناوە کەسێک پاڵپشتی نەبیتن لەو بەشێک کە وەرگیراوە پاڵپشتێک نەبێ هاندەرێک نەبێتن بەڵکو دابڕ خوێندرێتن ئەو خۆی ناڕزایی دەردەبڕێتن دەوروبەرەکەشی لەگەری ناڕزایی دەربڕن ئەو کاتە ئەو قوتابیە ناتوانێت زۆر باش بکەوتن لەو بەشە کاک ئاری بۆچی زۆربەی قوتابیان کە لە پۆلی 12 دەرەچن هەوڵەدەن بۆ بەشی پزیشکی بۆ نمونە ئێستاوە نمونەیەکمان هەر لێرە نمونەی زیندووە لێرە دانیشتۆ بۆچی زۆربەی قوتابیان تەنیا بۆ بەشی پزیشکی خوێنن یاخود هەوڵەدەن بۆی کە ئەو کۆنمرێ بەدەست بێنن بەشێکی زۆری علاقەی بە ڕوانگە کۆمەڵایەتەکەەوە هەیە کە پزیشکی لە کاتی خۆیدا نمونەیەکی باڵا بووە لە کۆمەڵگە واتە هەم لە ڕووی دەخلەوە هەم لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە کاڵی پزیشک بابەتێکی ترە تۆ لە کلاسێکی ترە هەمە بۆ هەندەسەش ڕاستە بەڵام ئەمڕۆ زمانەکە گۆڕا بەڕاستی ئەمڕۆوەی بۆ منە بزنس مانجمنت کارگەری کار ئیشی هەیە و پارەی دەستەکەوێت و پێگەی کۆمەڵایەتی هەیە بەڕاستی احترامن بۆ پزیشک ئەوەی نییە بۆیە پێویستەکە ئێمە کۆمەڵگەی ئێمەش هەروایە ئێستاش ئەو بابەتە هەیە چکە ئێمە ئەو گۆڕانکاریمان بەسەردا نەهاتووە هێشتا دایک و باوکوی ئێمە هەتا هێشتا کۆمەلگاکەمان نەگەیشتونەتەوە قەنەعەتەی کە ئێستا بەڕاستی لە دنیادا کۆمەڵێک بابەتی تر هەیە کە لە زۆر ئیشی ئاسانتر دەست دەکەوە داهاتی باشتر و مستقبلی باشترە وەک لە پزیشکی و لە هەندەسی باشە ئاڵاخان بۆ ئێمە وەکو بۆ نمونە نەکاک محەممەد زۆربەی ئەو قوتابیانی کە لە پۆلی 12 دەرەچنیان ئەخوێنن بۆ هەمووی ئێوە بێ بە توڵ ێ باشە ئەگەر بچێتە توڵەوە ینی بێ بە پزیشک ێ باشە ئەگەر هەموو ئەو قوتابیانە ببن بە پزیشک ئەیچێ بێ بە مامۆستا چێ فێرمان کە ینی بەڕاستیە بێ بە فەرمانبەر هەموو سێکتەرەکانی تر ئەم جۆرە بیرکردنەوەی بۆ هەیە لە ناو ئێمە بۆ ئێمە وا بیر نەکەینەوە کە هەموو بەشەکان گرنگن بۆ کۆمەڵگە بەڵێ وەکو برادران ئاماژەیان پێدا جۆرە عقلێتێک لە ناو کۆمەلگای ئێمە دروست بووە کە ئەگەر تۆ پزیشک بی یاخود ئەندازیار بی تۆ وەکو بڵێ لە کلاسێکی تری لە لێڤڵێکی تری خەڵک زیاتر ڕێز لێ دەگرێت خەڵک زیاتر بە وەکو بڵێ حسابی شتی زۆر زیاتر لێ دەکا لە کاتێکدا تۆ بەس بە تەنها نمرەیەک ئەگەر سەڵت هێنابێ تەواو لەوانەیە هیچ پەیوەندێکی کۆمەڵایەتیت نەبێ تۆ ناتوانانی بچی ئەگەر یەکەم ساڵت بێ لە زانکۆ لەوانەیە لە هەر 6 دەرس بکەویت بۆیە زۆر گرنگە بۆ ئێمە کە بزانین چ زانکۆیەکمان دێ خۆمان حەزمان لە چیە و دایک و باوکیش زۆر باسی بیرکردنەوەکەمان کە ئەو بیرکردنەوە دروستە ئەو بیرکردنەوەی زیاتر دایک و باوک زۆر دەوری هەیە دایک و باوک یاخود کۆمەلگا بەگشتی دایک و باوکەکانمان دەگرێت زۆر باشە کاک محەممەد ئێستا تۆ کە نمرەکانت بەدەست هێنا و کاتی پڕکردنەوەی فۆرمە بۆی کە لە زانکۆی وەربگیرەی ڕاوێژ بەکێکەکەی ڕای دایک و باوکت وەرەگری یاخود لەگەڵ هاوڕێکانت دائەنیشن و بیر لەواکەنەوە کە چۆن فۆرمەکەتان پڕکەنەوە یان پرس بە مامۆستای زانکۆتەکەی ڕاستی زیاتر پرس مامۆستای دۆراخوا دەکەم و چێکی مهمە بێز حەزی لێ فڕی بکەم و بڕاستی چێکی دیژی گرنگە کا دواتر سوقی عمل مەجاالناکە چاوەیە ئەسکارم تێدا ناجح بم یاننا و کە حەزیم لێ هەیە و کە ئەسکارم قاسی فێ حەزکردنێ بم ئەنی بڕاستی ئەوختێت بێژم قسمی پزیشکی قەزدام نەط بەشەری ئەوەکەنا بشکلگام ئەس حجم مەجال سەحی دەکەم چونکم حجم ئەحیا و کیمیا هەیە منۆ هەشت هەردوو کاتە بریە بڕاستی ڤەر سیستەمی وەرگتن لە کوردستان تەنها کۆی نمرەیە ئەنی تێڵتی باش بۆ حەزکردنی نابێش بۆ مادێ نابێ بڕاستی ئەوژی سیستەمێکی غەڵەتە دەستخۆش مامۆستا ڕۆشنا تۆ چ بەشێکە تاڵ کرد بەشی ئاسا بە حەزی خۆت بوو نەخێر بەڵام سەرکەوتوشم لێ وەکو پێم وتی قەناعەت کاتێککە لە بەشی یاسا وەرگیرام خۆم حەزم لە ئەندازیاری بووم لەبەرەوەی زانستی بووم حەزم دەکرد لە بەشێکی ئەندازیاری وەربگیرم بەڵام کە لە بەشی یاسا وەرگیرام قەناعەت تەوا ئەوە ڕێی منە خۆم گونجان لەگەڵی و لە دواتریش یەکەمی سەربەش و یەکەمی سەر کۆلێژەکەشم بوو بۆیە کە لەو بەشە ناوت دێتەوە مەرجنیە خۆت حەز لێبی بەڵام دەتوانانی خۆتی لەگەڵ بگونجێنی ئەوەش دەوروبەر ڕۆڵێکی گرنگ زۆر چاکە کاک ئاری تۆش لەو بەشە وەرگیرای کە خۆت حەزت لێ بوو یاخود خۆت لەگەڵی گونجان لەو بەشەوە گیرام کە خۆم حەزم لێ باشە چۆن بوو بەلاتەوە هەستێکی خۆش بۆ کاتی کە زانیت لەو بەشە وەرگیراوی کە خۆت حەزت لێیە پرسیارێکی جوانە بەڕاستی چکە من بۆ منە لە بەشی زانستە سیاسەکان و پەیوەندیدنە دەوڵەتەکان وەرگیرام خوێندن بۆ من زۆر ئاسان بوو چکە بەدڵ حەزم لێ بوو
پێشووتریش کاتی لە قۆناغی ئامادەی بەردەوام مطالعام هەبوو خوێندنەوەم بۆی هەبووە بۆی کە چوومە زانکۆ بۆ من شتێکی نامۆنە بۆ شتێکی غەریب نەبوو بابەتەکان ئاشنایەتیەکی سەرەتاییم هەبوو لەگەڵیانە و بابەتەکەشم لە دڵەوە حەز لێ بوو کەس لە ماڵە پێویستی بەوە ناکرێت کاکە بخوێنەوە و مەخوێنەوە ئەمە ئەوە نەبوو چونکە حەزی خۆت بوو هەوڵت بۆ بۆیە خوێندنەکە ئاسانتر بوو توانیشم لەخوا بەزداد بێت نەجاحەتی باشی تا بێنین و سەرکەوتوو ئاڵەخان تۆ ئەو بەشت کە بۆت خوێن چوویتە زانکۆ بەدڵی خۆ بوو یان ڕاستەکەی نەوەڵا خۆم زۆر حەزم لە کۆلێژی دەرمانسازی بوو کە تەوقعیشم دەکردنەوە تونۆ دەربێنم بەڵام 86م دەرهێنا و لەو کۆلێژە وەرگیرام بەس ڕاستی ئەو کۆلێژم پڕکردەوە کە خۆم حەزم لێتی و زانیم خۆم پێشوەختە باشم کۆلێژ بەڵێ خۆم گونجان ئەکید و خۆشم زانیم کە دەزانم لی باش دەبم کاتێک کە نمرەیەکی نزم دێنی زۆر بەرز نییە خۆت ئەو کۆلێژانە هەڵدەبژێری کە چاچەند لی باشی تاواکو بتوانانی خۆت بگونجێنی زۆر چاکە کاک محەممەد ئەو پرسیارشمان لە تۆ کرد کە وتت حەز لێ لە بەشێکی پزیشکی وەرگیرێ بۆیە دووبارەی ناکەمەوە ڕای کۆمەڵی گەنجی زانکۆمان وەرگرتووە کە ئایا بە حەزی خۆیان لەو بەشە وەرگیراون یاخود نا با بزانین ڕایان چیە. ئەچی خوێندکارێکی شوێنێکی بۆیێتەوە بەدڵی خۆی نییە ناتوانێت یا سەرکەوتوو بێت لە هەموو وڵاتێک هەر تەلەبەیەک ئەتوانێت لە سەرەتاییەوە بە ئەو بەشەی خۆی حەزی لێتی هەڵیە بژێرێ و کە گەورە بێ هەر ئەو بەشەیە کە خۆی ئەیەوێت نەوەکو من بە بڕە مەسیرم بچێتە دەست دەرەجەیەک و دەست منهەجێک کە منهەجەکە نەوعەیەک هەموو شتێک نەوعەیەکە لە وڵاتە مەسیرم ئەچێتە دەستیەوە و ژیانم ئەوێ بە شتێک کە خۆم حەزم لێنی لەخێر خودی بدلێ من نەبوو خودی ئەسناچار بووم یانی الفێرێ بەخینم چونکە من گەلای حەز کرد چوو بۆ مەکولیژیاندا زیاری بەس با خودی وەسە حەز کرد فێرێ ناوێ من دەرکرد یعنی بێ حەزامە بوو و هەرچەندە تێکرای نمرێت مژی يعني لوي وقتي صالة 2003 جالك باش بو من معدل 88 نابو بس هندك رين ما هاتن وصا چه بو اس بشما في كوليجيا كبدل منينا ولاتي امل بيشكوتنايا ولاتاني دروات وين بلين براديك بيشكوتو تريكن اوان اتوانين او شارزاي هم بو بي اوان اتوان مثلا چەند دەرزێک کە تایبەتە بۆ کۆلێژێکی خۆیان حەزیان لێ بۆ نمونە کۆلێژی پزیشکیە کۆلێژی هونەرە جوانەکانە یا کۆلێژی فۆتۆگرافیە هەر کەسێک بەڕەغبەتی خۆی ینی لە مناڵی و تمۆحی چیا وای لێکە کە ئەوە هەڵبژێرە بەڵام لە وڵاتی ئێمە زیاتر زۆربەی زۆری ئەڕوا بۆ بەشە مەسەن پزیشکێکان ینی هەر شتێکی وا باوە کە مەسەن ئەوە بخوێنێت من زانکۆ خلاص کردی من زانکۆ ئەوە حکومی ئەوە حکومەتی ئەس فڕی کردمێ نێوە بدلێم و ئەوە پشتینگی ئەس پۆرێت خۆشی چوومێ ئەو ژیم بەرە خودی نێوە بدلێم بۆ کوردستانێدا بەس من پێچینەت بۆ کچمەش دەربە بخینم کو ئەوەی کە بدلێم بدەن چیکیش بیچکۆتیە خواز گەل بنەماڵە خۆت نەفشولێت مقاولات دامازم بووم متێکێلی مهندس ئەو وەتشت سۆ کردم من گەلە حەزەهەندی هەبوو ئەس بمە مهندس ژبەر معدل ئەو وەتشت سۆ ئەنەشم چما قسمێکی هەندەسی و ژبەر هەندێکی ئەس من معهد خواندم هەندەسێ بنا و ئینشاات مەخواندم هەندەسێ و پشتینگی ئەس بەرە خودی شادە معهد کوردستان بچناچتن ئەس تنێ پێ بوومە معید زانکۆ پۆلیتەکنیکا دوو خۆم حەزم لە پەیمانگەی وەرزشەکە بوو ویستم بڕۆمە ئەوێ بەڵام چەند پرسیارێکم کرد وتیان مستەقبەلی باش نییە لەبەرەوەی هەربییتەوە بە مامۆسای وەرزش وتیان بڕۆ پەیمانگەی نەوتەکە لەوێ مستەقبەل لێ باشترە بێ و لە کۆمپانیای لە شتی دامەز ئەس گەلێکی زیرەک بووچ مادرسێژیدا بەس هەندێک جارە وەختێ مرۆڤی شانس ناینێتنش وەزاری ئەس چوومە پرستاری پشتین وقتی پرستاری خلاص کردی هر هیچ ما بعدش مطلبه جارا کدی که ازشون مطبخ خونی مطبخ خلاص کردی یعنی ویری حظا من او بو کاز بم دکتر نوشتار بله با ریگیری او بو وزاری بو وزاری شانسک بو او شانس خلاص دست من چو از نشم بشموی یا مدوی مامۆستا ڕۆشنبینی و بەشێکی ئەو قوتابیانی کە بەشەکەیان بەدڵی خۆیان نییە وەکو تۆ بوون بەڵام ئێستا قسەکە ئەوەیە تۆ پێشترتە بێ خۆی بگونجێنە من خۆم گونجانوە ئەم خۆ گونجانە چۆن ئەم قوتابی کە بەشەکەی بەدڵی خۆی ناتۆ چۆن خۆی بگونجێنێ یەکەم شت کە قوتابی ئەو دەبێتن باوەڕی بۆی بیتن کە ئەو نمرێ هێناوێتی بۆ بەشەکەی ئەو کەم بووە نمرەی بەرزتر لەو بەشێکە حەزەی لێە بەڵێ دەبێت وابیر بکاتەوە و باوەڕی پێ هەبیتن ئەوە یەک دووەمیان لەو بەشەی کە وەرگیراوە ناوەندەکە زۆر ڕۆلی هەیە بۆ ئەو قوتابی خۆی بگونجێنیتن
بۆ نمونە لە بەشی یاسا وەردەگیرێتن یان بۆ نمونە لە بەشی پزیشکی وەرنەگیراوە لە بەشی ئەندازیاری وەرگیراوە دەبێت قوتابیەکە لەگەڵ مامۆستاکانی کۆنتاکتێ بێت لەگەڵ قوتابیەکانی دەوروبەری لەگەڵ وانەکان زیاتر لەوەی کە مامۆستا پێی دەلێتن بە دوواداچوون بکاتن. جگە لەوەش لە ماڵەوە دەوروبەرەکە زۆر قوتابیە کە حەزی لەو بەشە نیە چۆن زیاتر بە دوواداچوون بۆ ئەو بەشە بکە کە لێی وەرگیراوە دەتوانیتن قەنەعەت بەخۆی بینیتن کە ئەوە ڕێگای ئەوە قسمەتی ئەوە کە لەو بەشە وەرگیراوە. یەک شتێکی تریشێ خۆ لە کوردستان با بڵێن لە سیستەمی وەرگرتن ئللا لەو بەشەی ناوت هاتۆ تەواو حەزت لێنە خۆ بەدیلێکی تر هەیە کە تۆ حەزت لێتی بۆ نمونە لە بەشی ئەندازیاری وەرنەگیرای بەشەکانی ئەندازیاری وەرنەگیرای خۆ بەدیلێکی تر هەیە دەتوانین تەنازول بکاتن بۆ ئەو بەشە بۆ ئەو بەشە بوورەگە پرسیارێک دەکەم مامۆستاگە ئەگەر قوتابیەک بۆ نمونە لە کشتتوگاڵ وەرگیرە بەڵام حەزی خۆی بە هەندەسەکی مێ یاخود لە فیزیایە ئەو وەختە چۆن خۆی بکونجێنە یان بابەتەکە پەیوەندی بە یەکەوە نیە دوورەوە ڕغبەتی خۆی شخصی خۆی ئەوەیە کە لەو بابەتە لە کیمیا بخوێنە چۆن بێ ئێستا بێ لەسەر حیوان و کشتتوگاڵ بخوێنە ینی چۆن خۆی بگونجێنە وەچی بەجەناتەوە دەبێ ئەوە جا باوەڕێەوە بێ ئەو نمرێکی ئەو هینەتی ئەو بەشە وەریناگەر حەزی لە دڵۆ لە ناخۆ حەزی زۆر جار ئەوەی حەزت لێیە بەدڵی تو نابێتن ینی خۆ ئەگەر وابێتن هەمومان حەزمان لە طبە هەموو حەزی لێ لە طب وەربژێ لە پزیشکی یان ئەندازیاری وەربگیرێت پزیشکی ئێستا بەلاژ بندنە نامێت باشە جەنابەت ناتەوێت بەشی زانستی سەد قوتابیەکان نا بەڵام 195 قوتابیەکان حەزیان لێ لە بەشە پزیشکیەکان بەشە ئەندازیاریەکان وەربگیرن باشە قوتابی هەتا دەشزانیتن وەرناگیرێتن چۆن دەزانیتن لە هەتا دەچیتن بە بۆ امتحانی بەکارێ معدلەکەی 75 کە وەریش دەگیرێت ئاڵاخان تۆ لە بەشی وێژەیی بوو یاخود زانستی من خۆم لە بەشی زانستی بووم کە هیچ بۆ پزیشکیش ئامادە کردبووشم بۆ مەجالێکی پزیشکی ئامادە کردبوو بەڵام ئەگەر جوابی مامۆستا بدەمەوە لای من زۆر گرینگە کە قوتابی پۆلی 12 زۆر واقعی بێت یعنی ئەگەر تۆ نمرەیەکت هێنا ئەوە نمرەکەی تۆیە دەبێ بزانی کۆمەڵێک فیلد کۆمەڵێک بەش لە پێشت هەیە دەبێت تۆ بزانی لە کامیان خۆت دەبینیەوە زیاتر ئەوەندە بەشەی لە پێشتە بۆ نمونە قوتابی هەیە 50 هێنا هەمان قسە کە تو حەزت لەو بەشە خۆ بەشێکی تر هەیە لەو بەشەی ناوە تاتۆ ئیلا ئەوە نیە تۆ دەتوانێت دابەزین بکەی لە بۆ بەشێکی تر بڕۆی بەشێکی تر چونکە نمرەکان ئەگەر تەماشا بکەی ساڵانە نمرەکان چەند بەشێک نمرەکانی وەکو یەکە ئەوە نیە مەسەلەن کشتتوکاڵ یەک نمرە وەرگری نەخێر کۆلێژی تریشێ دەتوانیت زۆر ڕێگای هەیە تابی کاتێک ئەو بەشە حەز لێ ناوی نهاتەوە ئەکید اختیاراتی تکەی هەیە لە بەردەم بەڵام نزمترە بەڵام حەزی لێیە شەرنی لە حەزی نییە ئەو پەیوەندی بە حەزی خۆتە کامیان لە کامیان نزمترە حەزی لێبی لەوانەیە بەڵام شەرنیە تو ئیلە لە بەرزەکە وەرگیرێگی بێگومان بەدیلێکی تر هەیە زۆر ئاڵەکان باس کرد ینی کۆمەڵێک فێڵت هەیە ئەتو هەریەک بەژنی کۆمەڵک بەشدانە ئەگەر ئەوە نا ئەوە بۆ پێویستە قوتابیان لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکان زۆر بەوردی ڕەچاوی ئەو خاڵە بکەن کاتێک کە تۆ لە بەرزترین کۆلێژ پێداهاتی لە بەرزترین بەش دەبێ حیساب بکەی هەتا ئاخر نقطە ئەتوو لەوانەیە ناوت بگەرێتەوە بۆیە ڕیزبەندی بەشەکان بە گوێرەی ئەوەی دەکەیت کە خۆت حەز لێ ئەوەیان نا ئەوی تریە باشە پرسیاری لە جەناب تۆ ئەم سیستەمە پێ ڕاستە ئایا دانانی پێوەرێک بۆ نمرە نەبووتە هۆی ئەوەی کە گەنجانمان هەمویان ناومێت ببن لە خوێندن ئاڵەخانەگە جاابێ پرسیارەکەیتەوە بەڕای من ئەو سیستەما تا حدێک ڕاست نییە بەڵام یەک شت هەیە ئێمەش ناتوانین ڕاستە خۆ و سیستەمە بگۆڕین یعنی وەکو بڵیت سیستەمەکە دەبێت پلە بە پلە بگۆڕێ گەنجان لە خۆیان دەست پێ بکەن دەست بکەن بە کارکردن کاری خێرخوازی هەیە کاری خۆبەخشی هەیە تۆ بتوانانی تاتن خۆت بەرە پێما بە تۆ باش فەرموو ماوسە ئالا ماوسە الفر سیستەمی وەرگرتن سیستەمێکی منطقی نییە حەز بەشی پزیشکی بکەم حەشی کیمیات بکەم ئەحیات بکەم بۆچی نمرەی ئەدەبی کوردی و ئەدەبی عەرەبی بۆم حساب دەکرێت و بەسەرکی دادەنرێت بڕاستی سیستەمی وەرگرتن لە کوردستان کاگاری بۆ خۆت جواب لەگەڵ قسەکانیشتان فەرمون شەربەتەکانیشتان بخۆنەوە من هەر لە کۆی گشتی لەم سیستەمان بخۆم ڕەنگە ڕام جیاواز بێن ڕام لەسەری نەبێ پلان پەسەند نەبێ وەکو پێچوانێ پێم وایە بێ ڕیفۆرم لە سیستەمی پەروەردە لە ئامادەی و لە ناوەندیەکانەوە بکرێت ئەبێ لەو کاتۆ قوتابی ڕابێنرێ بۆ زانکۆ
ئەبێ ڕابهێنرێ یەکەم شت لە بابەتێک کە خۆی حەزی پێ بکات لە ئامادەکان بۆ هەرچەند ڕاست بۆ دابەشێکم بەسەر علمی و ئەدەبی و سناع و کشت و کاڵە بەڵام ئەبێ بە ڕغبەتی خۆی بێ نەک لەبەر پێوەرەکەی یان لە سەفی سێ گونجا دەرەجەکانی باشە باش نییە بڕاتە سناعە ئەبێ میکانیسمێکی باشتر و نەرمتر کە لەگە خواستی قوتابی بگونجێ دوو ئەبێ قوتابی کار هەنێک کاری هەنێشتی عملی پێ بدرێت لەو کە لەو مەرحەلەیە هەنێ بۆ نمونە ئەگەر حەزی لە هەندەسەینەوە با لە مەرحەلە 34ەوە بۆ نمونە چەند جارێک ببدرێتە حەقلینەوە یان یەک دووانی بابەتی زانستی نەوتی پێ بدرێ بەڵکم بەرچاوی زیاتر ڕوون بێ کە ئەمە لە زانکۆ ئەمە خوێنی ئەنی ئەکرێ ڕیفۆرمێک وا بکرێت کە قوتابی بزان ئەو 4 ساڵە تەسەوری چی بکە نەوەکو دواتریش ئەگە بە ڕغبەتی خۆشی بوو ڕۆژە زانکۆ ڕەنگە حەزی لێ بابەتەکە نەبێت ئەوە نییە کە تەسەورێکات ڕاتە ئینگلیزی ئینگلیزی بۆ نمونە ئەفۆن جەناب شکساکە ڕا ئینگلیزی شعری شکسپێرە خوێنی 500 پێستا زۆر جارە هەیە باشە مامۆستا ڕۆژنا لە ناو کۆمەلگای شتێک زۆر باوە کە ئەڵێن زانکۆیەکی خراپ زانکۆیەکی باش پێم بڵێ ئەو زانکۆ خراپانە چینکە لە ناو کۆمەلگای ناویانە هێنن و بۆچی خراپن زانکۆی خراپ چۆن ینی هەڵدە سنجێنی کە ئەو زانکۆیە خراپیان ئەو زانکۆی باشە کۆمەڵێک شت هەیە کە ڕەنگە بتوانین هەندێکی باز بکەن بۆ نمونە لەو بەشانەی کە بابرێن بۆ نمونە بەشە زانستیەکان لەو بەشەدا تەواو پێداویستیەکانی ئەو بەشە ئامادەکراوە خۆی زانکۆکان لە چوێک لە کۆمەڵێک کۆلێژ پێکدێن کۆلێژەکان لە کۆمەڵێک بەش ئەگەر لە بیدایەتدا لە کۆلێژەکان لە بەشەکان ئەتو کۆنتترۆلی نەکەی بۆ نمونە ئەو پێداویستیانەی کە هەیە بۆ خوێندن چ لە ڕووی هەم لە ڕووی ژنگەکەەوە لە ڕووی قاعاتەوە لە ڕووی پێداویستیەکانی ئەو بابەتانێک کە کرددارینە ئەگەر تەواو ئامادەکراونە بن ناتوانێت قوتابی لە دوا ڕۆژە تۆ قوتابیەک پێ بگەینێ کە بذات یعنی ئەو قوتابیە بیتن کە ئەو بەشەی تەواو کردووە لە کۆتاییدا یعنی زانکۆیەکەت باش لەسەر عینم پرسیار پێشەوەی جناب پرسیارەکەم ئاراستەکەی من ئەڵێم یەکەم شت سەرچاو پێوەەر هەیە بۆ دەستنیشانکردنی باشی و خراپی زانکۆکان یەکەم شت ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا بۆ 9 ساڵانە ڕیزبەندی زانکۆکان بڵاوکاتەوە لەوێ معلومە ئەوە شێوە ڕسمەکەی ئەزانین دووەم شت زانکۆ بە نەتیجا پێوەرە نەتیجەی زانکۆ قوتابیە یەک قوتابیە دوو توێژینەوەیە ئەگەر سێرکە قوتابی لە زانکۆیەکە دەرچوو قوتابیەکان باش بوون بە کشێوەیەکی گشتی قوتابیەکان باش بواتە زانکۆکە باشە ئەگەر سێریکرد ئەو زانکۆیە بەرهەمی مەبەستم لە کۆمەلگایە کە ئەڵێن ئەم زانکۆیە باشە ئەو زانکۆی خراپە ئەمە قسەیەکی زەکایی نییە کە ئەوفڕی دەیت و بڵێ ئەمە زانکۆی باشە ئەوەیە زۆر هاوڕێمان هەبووە لە زانکۆی خوێندوێتی وتوێتی ئەم زانکۆی من زۆر خراپە باڵەتان جۆبیستی شتە نەبوون بێگومان یەکەم شت لەسەر ئەوەی هەڵدەسەنجێنیتن ئەو بەشێکە تێدا دەخوێنیتن ناتوانێت پێداویستەکانی ئەو پڕ بکاتەوە لە ڕووی زانستیەوە ئەوەی کە کاگاری باسی کرد نمرەی بەرز تیت پێوە نییە لە بۆ ئەوەی کە ئەو زانکۆیە باشە بەڕای من بۆچی نمرەی بەرز پێوە نییە بۆچی لەبەرەوەی هەندێک کۆلێشەیە زۆر باشیشن بەڵام نمرێ قوتابیەکان نزمەمانەوە نییە خراپن ڕەنگە دەرسەکان قورس بێ ڕەنگە بە شێوەیەک بێتن وانەکان دەگوترێتەوە کە قوتابیەکان نەتوان نمرێکی بەرزی بینن بەش هەیە زۆر ئاسانە قوتابیەکان دەتوان بە ئاسانی نمرەی بەرز لێبینن ئەوەی کە باس کرد کە پێوەرش کرد توێژینەوە بێگومان 100% لەگەڵتم توێژینەوە ڕۆڵەشی گرنگی هەیە بۆ بزانی ئەو زانکۆیە بەرزە بەڵام توێژینەوەکە خزمەتی کۆمەلگا بکاتن زۆر باشە دەست ئاڵەخان خۆمان ڕۆژانە ئەبیستین کاڵن هەنێک لە زانکۆکان خراپەوە بەڕاستیش هەیە بۆچی حکوومەت ئەو زانکۆیانە داناخە کە خراپن یاخود بۆچی بە زۆر قوتابی ئەنێرە بۆ ئەو زانکۆیانە بەڕای من ئەوە پەیوەندی بەوەی نییە کە کام زانکۆ خراپە کام زانکۆ باشە ئەوە پێشوەختە سایکۆلۆژیای ئەو قوتابیە وای لێ کردووە زۆر جار لەوانێ 180 سایکۆلۆژی قوتابیەکە بێ کە وای لێ کردووە وا بزانێ ئەو زانکۆی کە لی دەبێت زانکۆیەکت پێ خراپ نییە؟ بەڕای من ئەوڕای شخصی خۆمە پێم خراپ نییە تا حدێک سیستەمەکە لە هەموو لایەک بۆ منە کۆلێژی پزیشکی دەبینی ناشرینترین زانکۆیە هەم لە بینایەوە هەم لە ڕووی ئەوە بەس چونکە کۆلێژی پزیشکیە
تەواو زۆر پێیان خۆشە خۆ لە زانکۆی با بڵێن کۆلێژ کشتتوکاڵ زۆر بینایەکی جوانی هەیە باشە بە شتێکی تر هەیە لاانێ ئەو کەسانی کە بزانن کە زانکۆکەیان باشە یان خراپە کاگاری مامۆستا زانکۆ هەیە ڕاگر هەیە قەت بووە ینی مامۆستاکی زانکۆیان ڕاگرێک بزان لە زانکۆکەی زانکۆکی خراپە دەرس ئەڵێتەوە و نمونەیەکی زۆر باشەیە کە بێڕمۆ لێرە سەرۆکی زانکۆ هەیە لەم هەولێرە لەم کوردستانە یاوەتی زانکۆکی دامۆستاوە سەرۆکی زانکۆیە نایە لە منداڵەکانی خۆی لەو زانکۆی بخێنە زانکۆی حکومی زانکۆی ئەهلیە ئەهلی بەڵام زانکۆ حکومیەکانیشمان هەیە حاڵەتی وامان هەیە ئەو نییە بێبێژ بێ بەڵام ئەوە نمونەیەکی کە خۆم بە شخصی ئاگام لێە نایە لە منداڵی خۆی لە زانکۆی خۆی بخێنە ئەنێسە متفقن لەوەی کە زانکۆی خراپی شەیە زانکۆی خراپ هەیە بێگومان خەڵکمان هەیە چی بکەن بڵێ چی بکەن بۆ یعنی ئەمامانە مەسجێکمان هەبێ بۆ قوتابیان وانی کە لە پۆلی دوانزن وسە خوان ئاماداکەن بۆ بچنت بە کاک محەممەد بڵێ بچێتە چه زانکۆیە ئەزای چۆنە ئێمە تازانە قسەمان کرد هەنێ زانکۆ هەیە پیاواندنی زانکۆ دوو جۆرەیە پیاواندنی گشتی هەیە پیاواندنی بابەتی هەیە پیاواندنی گشتی ئەڵێ بۆن ئەم زانکۆی لەسەر ئاسی هەرێمە یەکەمە یا لەسەر ئاسی جیهانە یەکەمە ئەڵێ ئەم زانکۆی لە بابەتی فلانە یەکەمە بۆ نەتوەڵی لە بەشی یاسا فلانە زانکۆ لەسەر ئاسی عێراق یەکەمە ئەمە لە هەموو دوو جۆری پیاواندن هەیە ئەگەر قوتابیەک حەزی لە بابەتێکی دیاریکراوە بە گوێرەی پیاوانەکەی با بۆی بڕۆ بۆ گوێرە ئەو پیاوانە بابەتیە بڵێ لەو بابەتە دیاریکراوە فلانە زانکۆ لە فلانە وڵات یا فلانە جێگە باشترینە من حەزم لێ لەو بابەتە ئەوە لە هەموو ژیاندا هەیە لە هەموو وڵاتانی ئەوروپی هەیە بۆ نمونە ئەڵێ زانکۆ شانازی بۆکە ئەڵێ من قسمی ئەندازیاری مەدەنیم لە هەموو بەشەکانی تر بەهێزتر زۆر چاکە زانکۆی خراپ کە شکلێکی گشتی بێژن زانکۆی خراپ نییە بەڕای من بەڕای من بەشی خراپ هەیە فراغتە دەهەیە ئەلی حکومی ڤش ئەلی ئیداری ڤ لێ ئەم بڵێن وەکو کۆمەلگا زانکۆی خراپ بە گشتی برای من ئەف شتێکی منطقی نییە ینی هەزارە طلاب لێت خوێنن هەزارە کادری تەدریسینە چنابێ بێک زانکۆی بە ناوی زانکۆ ئەم بە خراپ دابێت بابێتە خوێندنی باڵاوازانی هەیە زۆر باش کاک محەممەد بە هەر ئەو بە هەر ئەو پرسیارە لە خۆشم بکەم پێشتر ئەو سیستەمەی کە قوتابیان پێی وەرەگرن لە زانکۆکان سیستەمێکی باش نییە تۆ چه سیستەمێکت پێ باشە وەکو قوتابێکی پۆلی دوانزە بڕاستی سیستەمی سەروانە پەیوەندی ینی حەزم لە ئەحیا هەیە منۆت و هەشت لێبریا حەزم لە کیمیا هەیە منۆت و هەشت لێبریا بۆچی سەر سیستەمی زانکۆڵان معادلێن بێنەوە و سێر یان بە کۆی دە و یاڤە بێن و شار و نیم ینی بەڕاستی حەزم لە ئەحیا هەیە بۆچی ئەز تەحریم ئەم ساڵ تەنها هەتا ئەو ساتە وەختە ئەوەی ئاگادار بم ینی زانکۆی پزیشکی لەگەڵ ئەوە نەبووە کە سیستەمەکەی بکرێتە کریدیت باقی هەموو کۆلێژەکانی تر هەموو بەشەکان دەبن بە کریدیت چۆنە ١٧ معادلەکەی خۆ وەردەگیرێتن ١ لە نمرەی ئەو وانەیە وەرجێژیرێتن کە بەشەکە پەیوەندیدارە بەو بەشە بۆ نمونە تەقدیمی قسمی زیندەوەرزانی دەکەی قسمی بایلۆجی دەکەی ئەتو وانەی زیندەوەرزانی چەند تێناوە بەشێکی زۆری نمرەی ١ لە وەردەجێ بۆ نمە 120 لە وەردەگیرێ 100 دەیەکەی تر لە ئینگلیزی و لە لەوانەیە کیمیا وەربگیرێت ڕۆژناخان پێشەوە سێجار فەرمومان کردن شەربەتەکە بخۆن ئەم فۆرمەی کە ئەدرێ بە قوتابیان بۆی یەکێکی و کاک محەممەد پڕێکاتەوە لە یەکە تا ١00 بەش دانێ شێوازی ئەم فۆرم پڕکردنەوە پێ باشە ڕەنگە بۆ دۆخی ئێستای کوردستان باشبێ بەڵام ئەم پێویستمان بە گۆڕانکاری و ڕیفۆرمە لە خوێندن و لە خوێندنی باڵ لە پەرۆدە لە خوێندنی باڵایە ئێستا ئێمە خاتون بۆ قۆناغ بێت ڕەنگە بۆ ئەمڕۆکە ئەوە باش بێت یعنی لەبەرەوەی زەختێکی زۆر لەسەر زانکۆکان هەیە ئەو ریفۆرمە نەکراوە ئەو ئامادەکاریە نەکراوە لە ئامادەیەکانە و بەرەو زانکۆ ئێمە بۆن لە زانکۆی کوردستان ئێمە ساڵێکمان هەیە کە پێوترێت ساڵی تەمهیدی فاوندیشن ئێمە لەو ساڵە دێنی قوتابی ڕایهێنین قوتابی پێشەوەی بچێتە ناو پرۆگرامی خوێندنەوە ساڵێکە ڕایهێنین لەسەر چی لەسەرەوەی چۆنەتی ئینشا و نووسین لەسەر چۆنەتی بەحثکردن لەسەر چۆنەتی ئاخاوتن و پرێزنتیشن لەسەر چۆنەتی ئامادەکاری ئینگلیزیەکان بۆ نمونە ئەمە ساڵێکی ڕاگوزەرە لە نێوان ئامادەیی بۆ زانکۆ ئەبێ بۆ نمونە کۆمەڵێک ئێمە لە ئەستۆمان کردو وەکو زانکۆ کە لە کاتێکە بەڕاستی ئەو ئیشی ئێمە نییە ئەوە ئیشی ئامادەیەکان وایە ئەوە ئیشی هەرۆدە وایە کە قوتابی ئامادە بکات تاکو بێ ڕاستەخۆ بێ ئەو پرۆگرام بخوێنەوە بە هیچ کێشەیە
بەڵام زانکۆی و خوێندنی باڵا باس ئیمکانیاتی طلاب بابەتی کۆمپیوتەر ئینگلیسی و بابەتی پەیوەندی بکەن ڕاستی ئامادەیە ئەف شتێ وهانیە کەنەدا نمونەیەک لە ئامادەیە سێ-چوار بەش هەنا ینی دمنێ بەشی علمیدا زانستی سێ-چوار بەشەنە بۆ مستەقبەلەن تاالب کار بێت وا بەشەدا باش بێ بەشی وێژەییدا بە هەمان شێوە ئەم شکلێکی عام دخوێنن قوتابخانەی خراپ گاوام تێنە زانکۆیت بێ چمە ئەمکانیاتەوە نینن تێدا ڕاستی ئەف شتێکی ئەبەرکەی سەر حکوومەتەیە سەر وزارەتی تەربیە ڕاستی ینی حتا ئامادەیادا و ئەدادیادا ڕاستی بەشا دیاری بکەن و بهتر بایخ بە کۆمپیوتەر و ئینگلیزی بەستان لەوە کرد کە چۆن قوتابی بە حەزی خۆی بەشەکەی خۆی دەزیشانکە ئەمە بۆچوونی کۆمەڵێ هەر و گەنجانی پێشتر کە بۆچوونەکانمان بینی بۆچوونی ئەوان ماوەی وەرگرتووە چی بکرێت باشە بۆی کە بە حەزی خۆیان قوتابی بەشەکەی خۆی هەڵبژێرێت بۆچوونەکانە بینین و ئەگەڕێنەوە بۆ گفتوگۆکان. حکومت سیستمێکی دانیت و هەر کەسێک دیف حەزاخۆ چتە جەهەکی وەکی دژی اختیبارە تێستێکی دێ بکەت مەسەن مدوێت بمەندا زیار دەچم هەندێک فیلتەرەدا دەربازم کایا ئەس کێرتێن بمەندا زیار یعنی وەکی دی ئەگەر احتیمالە خەلکی مە تێگەشتی نینە خەلکی مەژی دێ خەلەتیا کرد یعنی هەمی دەبن چند بنەندا زیار هەمی دەبژن مەدوێت بینە دکتۆر بەس حکومت هەندێک فیلتەر هەبن هەندێک تست هەبن پێ بێنەگرن و سەکەنە شیانت وی گەنجی کاوە بگێردێت ببیتە ئەندازیارام کێرنایەت هەری یعنی بدانە جهویل دیف مستەوای وا بکرێت کە یعنی هەر بەشە و مەسەلەن چەند کۆمەڵەوانەیەکی بۆ دانن کە تایبەتە بەو بەشە یعنی هەڵبژاردنەکە بیرێتە دەست خوێنکار خۆی مەسەلەن حەزی لە کۆلێژی هونەر جوانەکانە بچێ ئەو بەشی کە خۆی کەتیایەتی کەتیا مرتاح کە خۆی ئەبینێتەوە لە مستەقبەلاتیە بچێ ئەوە هەڵبژێرە نەک یعنی هەر هەموو وانەکان بەیەکەوە و دوای ئەوە لە قەراری ئەخیری بۆ بیرێت و ئەویش احتمال کاتە سەر دەرەجەی مەسەلەن ئەچێتە بۆ نمونە کۆلێژی کشتتوکاڵ ئەبێ وانەی مەسەلەن مێژوەکەی زۆر بەرز بێ ینی هەر وانێ و تایبەت کرێ بۆ بەشێکە هەڵ ئەبژێرە خودێ ڕۆستی ئەو تشەکی هەیە بێژنێ معدل کوردستان تشەکێک بێژنێ معدل ئەبخۆتی وەکی ڕێنجێکی دۆنن ینی مەسەلەن بێژن معدل هەندە حتا هەندە نۆچی بیت بشتە بلو تشەکی عودیە بلو هەمی زۆن کوێت حکومی بلو نامینە خڕ بە بنەهەلی خۆیت حکومیشی پۆرە وەلگرن بەس بلو دیف حەزە خەرکی هەبیتە وڵای اینجاوەکەی دو سەر حکوومەت کە ئیشە لەگەڵ ئەو پەیمانگەیانە کە یا مامۆساکەم کە تەلەبەکەم کە بە مامۆسا ڕێژی دامەزران چاک بێتەوانێ دیدنامن gelek رەگرێت هەیە بەس یاس هەرە سەرێکی تنێ وەزاریە چونکی وەزاری دێ شانسێکی دەتایی کەسێکی بەلکی ئەوی شانس نابیدن وێ هەندێدا هەمە بەسەوە دێ جارێکی ساق دەرەجا دیف دلێخۆناینا خلاصی دیا ناگەهتەوەیە یاویڤیا و هەندێک جارە وەختێ ئەو دەرەجە گۆ بنی شانسی بێدن ماڵ دێ بێژنێ شەرمەت و بیچێ ئێکا نەزمتر هەما دێمینتە سەر هەندێ و ناهتەوەیە وید کە بیستی ڕای گەنجەکان بووین کە هەر گەنجێکیان ڕایەکیانە بۆ چوونێکیانە بوو لەسەرەوەی کە چی بکرێ بۆی گەنجانمان بەخواستی خۆیان ئەو بەشێکە حەزیان لێ بخوێنن ئاڵاخان بەڕای تۆ چی بکرێ بۆی گەنجان بچنە ئەو بەشێکە خواستی خۆیانیان لەسەرە بەڵێ بەڕای من ئەوە تەنها پێیوەست نییە بە قوتابی چی بکە یاخود گەنجەکانمان چی بکەن لە هەمان کادا سیستەم چی بکە ئەو سیستەمێک کە ئێمە هەمانە لە وەزارەتی خوێندنی باڵا بۆ نمونە ئەگەر کەسێک بێ بچێت بۆ زانکۆ ئەگەر بێت و لە ڕێگەی چاوپێکەوتن بێت سیستەمی چاوپێکەوتن کە نمرەکەی خۆی هێناوە دواتر چاوپێکەوتنێک بکرێت کە ئایا ئەوە تا چەند لە بەشی خۆی دەزانێت تا چەند شارەزایی هەیە اینجا وەربگیرە لە زانکۆکان نەکو هەروە تەڵەبەکە بڕوا و نمرەکەی ئەو سیستەمەش پێراوە ئەوەشیان چارەسەر نەبوو ساڵی ڕابردوو کە ساڵی ڕابردوو کە ئەو قوتابیانەی قۆناغی دوو بوون لە قۆناغی یەک لە زۆربەی بەشەکان بە ڕاستەوخۆ هاتبوون ڕاستەوخۆیەکە چ بوو 1970 لە معدەلی وەدە 130 ئیمتحانی دەکرد ئیمتحانێک کە چەند مادەیەکیان لە بۆ دیاری کردبوو بەشێکیان چاوپێکەوتن بوو ئەوەشیان نەبووە بۆچی قوتابی هەبوو لێ کاتدا 6 بەشی هەڵبژاردبوو لە 6 بەش ینی حەزو ئارەزووی لە 6 بەشی هەبوو کە بچیتن لۆ بۆ 6 بەش باشە چاوپێکەوتنی کرد نمرەکەشی دەبوو بەڵام لەبەر زۆری قوتابیان کە پێشکەشیان کردەوە بۆ ئەو بەشە
ئەو وەرناگیرێتن. دەستخۆش کاگاری پێما بەجێرە و تەجروبەی کە لە دەرەوەش خوێندوتە باشترین پڕکردنەوەی فۆرم چۆناییە چۆن گەنجێک وا بکات فۆرمێکی باش پڕکاتەوە و لەگەڵ حەز و خولیای خۆی بگونجێت. خۆی خوێندن بۆ چیە ئەویان خوێندی زاکۆ یەک بۆ ڕغبەتە دوو بۆ ئامادەبوونە بۆ کار باش هەبێ ئەوانەی کە ئێستا پۆلی شەشن بیرکەنەوە یا سێرکن بەحسکن لە گوگڵ بۆنە بزانە لە ماوەی دە 5 ساڵی داهاتوو چی جۆرە کارێک دروستە بن پێویستی بە چی جۆرە شەهادەیەەکە ئەمە بۆ دەستنیشانکردنی بەشەکە ئەمە بۆ دەستنیشانکردنی ئەگەر ئێستا کێشەی لە دەستنیشانکردنی بەشێکەیە لە خۆیەکلاکردنەوە هەیە لە بابەتێکا بخوێنێ بزانە چی شادەیەک لە 5 ساڵی داهاتوو مەرغوو بەبێت و بزانە لە هەولێرە لە کوردستانە چی بابەتێک ڕغبەتی زیاتر ڕۆژ بە ڕۆژداتر بۆ منە ئێمە ئەمڕۆ لە هەموو ڕۆژداتر پێویستمان بە محاسب هەیە لە کوردستانە کەچی زیاد لە پێویست بەڵام کێ توانێت یارمەتی گەنجان بدا بۆەوەی کە بتوانن ئەو زانیاریانە وەربگرن ئەمە بەشێکی زۆری ئەرکی قوتابخانەکان و وەزارەتی پەروەردەیە باشە ئێوە وەکو زانکۆ هیچ یارمەتی گەنجانە دەن بۆ ئەوە ئێمە کە قوتابی دێتە لای ئەمە یەک بە یەک دانیشتین قسەیان لەگەڵەکەین بەڵام بۆ من نمونەیەک بۆ باسەکەم ئەو ڕۆژە قوتابیەک هاتووە لەگەڵ ناسیاوێکی خۆیدا هاتووە بۆ لام ئەڵێ من دەمەوێت کسەکە لەگەڵ قزمەکە دەمانێت بۆ پزیشکی من سێری نمونەکەیم کردوتم ڕەنگە تۆ نمرەکەت باشی پزیشکی نەکات بەدیلت چیە ئەگەر نەچیتە پزیشکی دایمەنە بێ بەدیلەکە بڕواکەی نیان هێشت سەبکەم وتیان نەخێرەمە هاتوین بەس بۆ باشە وتم پلانی گیت چییە ئەمە ئەگەر وەرنەژیرایی ئەی خزمەکەی نەهێش کە لە خۆی گەورەتر بوو پوری بوو ناوێت باسی بابەت ناوێت باسی پلانی بی بکە ئاڵاخان بام پرسیارە لە تۆ بکەم تۆ لە ئامادەی خوێندوتە هیچ کات سیستەمێکی پەروەردەی ئەم وڵاتە وای کردووە کە هەموو وانەکانێ بە گرنگ سیر بکەیت و کێشت نەبێت بۆ چ بەشێکی شەخوێنی هەمووشی وەکو یەک خۆش بێت و ئەو ئاستە مثلەن لەو ئاستەیانە بێکیان بەرزێکیان نزمە بچیتە ئەمەیان بچیت نەچیتە ئەمەیان عنی قەت ئەو شتە و تێگەێنراوە مامۆستاکان شتیوان پێوتوی کە هەموو یەکسانە ڕاستەکەی قوتابخانە لەگەڵ قوتابخانە دەگۆڕێت چۆن کۆمەڵی قوتابخانە هەیە کە هیچ گرنگی نادات بۆی کە کاموانە یان هەمووانەکان پێکەوە خۆش بووێ و مامۆستاش دەور دەبینێ کە چ مامۆستای گواب بکەوانەکەت خۆش بوێ مامۆستای وێنەکێشان هەیواد لێ دەکات کە تۆ حەز لێبێ بچی وێنە بکێشی بەڵێ مامۆستا دەور دەبینێ ینی هەموو پێکەوە کۆپەرێشنێک هەبێت لە نێوان قوتابی مامۆستا خوێندنی باڵا ئیترەوە هەمووی چارەسەر دەبێت زۆر چاکە کاک محەممەد وەکو زانین چەندین ڕێگا هەیە بۆ وەرگرتنی قوتابیان لە زانکۆ و پەیمانگاکان ئایا هەبوونی ئەو چەند ڕێگایە وای لە قوتابی کردو کە سەر لێ شێواوی بۆ دروست ببێواتە ئێستا تۆ سەر لێ شێواویکت بۆ دروست بووە لەو سترێسێکی زۆر معلوماتی مەکەمە بڕاستی داوان مامۆستای زانکۆت کەن دۆل جەمع حاضرن ئەرکی خۆ ئینسانی و ئەخلاقی بینن ڕۆشنبیری دریا محاضرات کارن بدەن ڕاستی نکارن تەنیاتمای سەر سوشل میدیا بکەن مامۆستای زانکۆ قوتابی زانکۆ پەیاممەش بۆ وایە ڕاستی تعریف بە بەشەکان بناسرێن و سیستەمی وەرگرتن چاوایە بڕاستی ئەب ئەرکێکی سەر مامۆستای زانکۆ باش شتێکی ترێ هەموو ساڵێک ئێمە وەکو زانکۆی کوردستان ئێمە ڕۆژی ئۆپندەیمە ڕۆژی ئاشناکردنی زانکۆمانەیە قوتابی ئەوانەیە کە دەیانوێت بۆ ئارەزوون لە زانکۆی ئێمە بخوێنن بەڵام خۆیان یەکلا نەکردو بۆ بەشێک بانگەشیان ئەگەر خۆشیان یەکلا کردبێت ئەڵین وەرن لەگە مامۆستاکە قسە بکە وەرە بەشەکە ببینە وەرە ئامێرەکان ببینە وەرە کەرەستەکان بابەتەکان ئەوە بۆ ئاشناکردنی قوتابی لەم جۆرە یەک پرسیاری تر ئایا لە کوردستانی خۆمانە خۆتان نەزانن ئەو بەشەی قوتابی کە ناوی نایەتەوە بەڕاستی وای نەکردووە کە بێکاریکی زۆر زۆر بڵاو بێتەوە یاخود گەنجان ناومێت بن بۆ ئەوەی کە ئەو بەش ئەو کەسانی کە لە فۆرم پڕەکەن و ناویان نێتەوە چی بکرێ باشە تاکو ئەوانی سوودمەند بن یاخود خۆیان بە شتێکی ترەوە سەرقاڵ بکەن ئێوە قسەتان چی لە سەرم بابێت وڵاتانی لە هیچ وڵاتێک نییە قوتابی سەرجەم ئەوەی لە پۆلی شەش دەرچوو ناوی هەموو لە زانکۆ پەیمانگاکان دەربچێتن باشە کە قوتابی ناوی لە بەشێکیش دەرچووە لەگەڵ حەزی خۆی ناگونجێتن بێگومان ئەگەر خۆی نەگونجان لەو کاتەدا لە دواڕۆژدا چونکە ئێمە بەرەو ئەوە دەچین ڕەکەنەوەی و ناویان ناتۆ لە زانکۆ پەیمانگاکان ناوی نایەتۆ لە زانکۆ پەیمانگەکان دەتوانیتن ینی بەدیلێکی تر خۆ هەر ئەوە نییە لە زانکۆ پەیمانگەکان تۆ دەربچێت پیشە هەیە دەتوانیتن خۆی فێر بکاتن ئیش بکاتن لەو بوارە چونکە پێم وابێ کاگاری کە لە دەرەوە تاوت کردووە جەنابەت لە هیچ وڵاتێک نییە کە قوتابی ناوی بگەڕێتەوە سەرجەم قوتابیان ناویان بگەڕێتەوە یان قوتابی ناوی بزەبت لەو بەشە بگەڕێتەوە کە خۆی حەزی لەیە ئێمە بەرەو ئەوەش دەچین بەرەو ئەوەش دەچین کە ئیدی هەر مەرجنیە تۆ بڕوانامەی ئەو بەشە هەبیتن دەبێت لێش بزانین
بۆ نمونە هەر کەسێک بڕوانامە ژمێریاری هەبیتن تەواو بە ژمێریار ئیشی پێ بکرێن نەخێر دەبێتن تواناشی هەبیتن لە ژمێریاری ئەوجا ئیشی دەست بکەوێتن بۆیە مردنیە قسمەکە بە دڵی خۆیتی لێش دەرچووە ئیشی دەست بکەوێتن نەخێر ئەری توانایەکەزافن بۆ قسەکەی هەردووتان یەکڕوونکردنەوە بدەم ئەوەی کە بڕوانامە مستەقبل دیاری ناکات یارمەتی دەرە لەوەی کە داهاتوو دیاریکە بەڵام ناوێت هەموو مستەقبل خۆ دروستێکی وەکو قوتابی وەکو کەس تۆ بخوێنی نەخوێنی مستەقبل بەدەستی خۆتە زۆر کەسی ناجحێ لە بەرچاومانە نەشی خوێندووە و زۆر ناجحبوونە لە ژیاندا هەشە خوێندیشە و هیچی بەیس نەکردن بۆ ئەو پامە زۆر میومە کە ئەبێ ئەو سیقەیە بدەین بە خەڵک ئەو متمانەیە کە بەخۆی هەبێ کە مستەقبل و ژیانی داهاتووی بەدەستی خۆیەتی نەک بەدەستی بڕوانامەکە بەڵام بڕوانام سعادە زۆر چاکە ئاڵاخان ئەو قوتابیانەی کە فۆرم پڕەکەنەوە بۆ زانکۆ و پەیمانگاکان بەڵام ناویان نایەتەوە بەڕای تو ئەبێت چی بکەن بەڕای من شتی تر زۆرە بۆ نمونە ئێستا لە کارکردنی ئێمەیە ئەگەر لە ڕۆژانە کار بکەین زۆر گرینگە تۆ زمان بزانی و تۆ کۆمپیوتەر لە زانی کۆمپیوتەر بزانی ئەوە شتێکە کە خۆت ئەبێت زۆر جوان پەرەی پێ بسەنی ینی شتێک نییە تۆ ئیلا دەبی لە قوتابخانە یانیش لە زانکۆ فێری تاتوانین بڵێن ئەگەر گەنجێک زمان بزانێەوە لە شارەزایی لە کۆمپیوتەرە حدێک بڕوانامەشی نەبێ کێشەنیە تا حدێک مەجای ئەوەی زۆرە چونکە تۆ لە کارکردن پێویست بۆیە کەسێک کار بکە ناک چ بڕوانامەیەکت هەبوویان هەر شتێک هەبێت زۆر دەست خۆش ئەمێ لە کۆتایی بەرنامەکە وردەوردەوە چینە کۆتایی ئامۆژگاریتان چیە بۆ قوتابیان بۆ ئەوانەی کەرپۆلی 12 تەواو بن و یانێ بەشەکەیان هەڵبژێرن مامۆستا ڕۆشنا بالە جەناب تۆ نیست ئامۆژگاریم بۆ قوتابیان ئەوانەی کە دەرچوونە نەکەر نمرەکەی بەرزە و یەکسەر سێ چوار بەش پڕ بکاتەوە تەواوازی لێ بنێ بەڵکو لە هەموو بەشە لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکە ڕەچاوی وەی بکاتن کە ڕەنگە ناوی لە ڕیزبەندی 20م 30م بێتەوە لۆیە لە کاتی ڕێزکردنی بەشەکان پێویستە هەموو بەشەکان لە دوێ کە ڕێز دەکاتن کە ئەوەی یەکەم دەرنەچوو ئیدووەم بەدیل بیتن کە بەخۆی حەزی لێە ئەگەر نا سێم چارم لۆیە کاتەکە ڕێزی دەکاتن ئاگادار بیتن هەر بە هەڕەمەچی نەبیتن بەڵکو هەم بە ژۆرە دەرەجەکەی بی هەم بۆ شێ کە بخۆی حەزی لێ کاک ئاری ڕای تۆ چییە؟ ئەگەر ئەم جارە لە بەشێک وە نەگیرایکە بەدڵی خۆتە ئاخری دنیا نییە ئەتوانی یەکەم شت بۆ مستەقبلم کارێ بکەیت کە خۆت ئامادەبی لا تاکو بۆ ماسەر بۆ یا بۆ کلۆرەسێکی تر ئەو بابەتە بکەین یاخود نەخێر هەر لە ڕووی پراکتیکۆ لە ڕووی عملیەوە بڕۆی ئەو ئیشە بکەیت ئاتا ئەم خوێندنە ئەساسی نییە بەڵام مساعدە باشە دوایین چارەسەر لای تۆ چی بە باشە زانی چی بە قوتابیان ئەڵێ ئەوەی من بە قوتابیان دەڵێم ئەو فۆرمە کە لە پێشتانە لە بەپی ئەو نمرەیە واقعی بن و چۆن خۆتان لە 50 کۆلێژ بای ئەوەندا هەر یەکێک هەیە خۆیتان لێ بینەوە وەگەر هەریش هەستان لێ نەبوو کاری خۆبەخشی هەیە چالاکی هەیە ئاکتیڤیتی هەیە دەتوان بە هەموو شێوەیەک خۆتان پەرە بێ بسن ئەگەر خۆتان مەقسەدتان بێت زۆر چاکە کاک محەممەد ئەوانە هەمووی بۆ تۆ ئەو کەسانە بۆ ئەو قسانە کە وەکوتە لە پۆلی 12 دەرچوون بەڵام ئەمێ پلانی خۆتم پێ بڵێ کە بە تەمای چۆن فۆرمی خۆت پڕ بکەیتەوە ڕاستی سەر پیوەری زانستی خۆم چ بەشی دە باشم ئەس پڕ دەکەم حەزم هەممە و بڕاستی مستەقبلەکە مامۆستا ئاریژی إشارة بويدا مستقبلا كده سوق عمل مستقبلا أذكارم شو بشيء إيش بكم براسي بهر شيء موضوع قال كرنك زۆر چاکە هاتیینە کۆتایی بەرنامەکە بە هیوام کە بەهۆی ئەم بەرنمەیەوە گەنجان قوتابیانی پۆلی 12 بتوانن کە بەخواستی خۆیان وەربگیرێن لەو بەشانێک کە حەزیان لێ و ئەگەر لەو بەشەش وەرگیران کە حەزیان لێ نیە بتوانن وەک مامۆستا ڕۆشنا باسی کرد وا بکەن کە حەزیان بۆ دروست ببێ لە کۆتاییە ڕای هەر کەسێکتان بەجیا وەرەگرین کە لە کۆی ئەو بەرنمەیە بە چ دەرەنجامێگەشتون دوبارە بەخێر بن. لەو بەرنمەیە کە بەرنمەی گەنجانە ئامۆژگاریم بۆ قوتابیانی دەرچووی ئامادەی ئەوەیە کە بەر لە پڕکردنەوەی فۆرمەکە بەر لە هەڵبژاردننی بەشەکان پێویستە ڕاوێژ بکەن چ بە ناوەندەکانی خوێندن لە ئامادەیەکان چ بچن سەردانی کۆلێژەکان بکەن سەردانی بەشەکان بکەن ڕاوێژیان پێ بکەن دواتر لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکە سەرجەم ئەو بەشانێک کە هەڵی دەبژێرن تەنها حیساب لە بۆ ئەوەی نەکەن کە یەکەم و دووەم بەڵکو سەرجەم ئەو هەڵبژارنانەکە لە ڕقەمیەکە تا کۆتاییەکەی بە پێی حەزەکانی خۆیان ڕێزی بکەن
زۆر بەوردی بیتن. ئامۆژگاریم بۆ قوتابەکانەوەی کە کەمشت مطالعەیەکی زیاتر بکەن لەسەر باوەتانێک کە تەقدیمەکەن بۆ نمونە لە ئینتەرنێت سێرێکی باشتری بکەن بزان ئەم بابەتە چییە و مستەقبەلی چە. دوم شت ئامۆژگاری دومنەوەی ئەگەر لە بەشێک وەرنە گیرایی کە بە دڵی خۆت نییە مستقبل لە بەردەما دەتوانین دایمە ئەو ڕێگای ڕاست بکەیت. لە دەرەنجامدا ئەوەی پێویستە قوتابیانی پۆلی 12 بیزانن کە لە سترێسێکی ڕاستە زۆردان بەڵام پێویستە بە هەموو هەوڵێکی خۆتانەوە چ لە دەرەکی بێت ناوەکی بێ بتوانن خۆتان پەرە پێ بسەنن و سترێس نەبن کە چۆن ئەو جامیعانەیان ئەو زانکۆیانە پڕ دەکەنەوە. لە ئەنجامی ئەم بەرنامەدا ئەم فێربوون مامۆستای زانکۆ گۆ هەموو قوتابی چێنابێت بە سترێس فۆرمی پڕ بکاتەوە بەڵام زانیاری لەسەر بابەتەکان هەبێت و بە هیوای گۆ هەموو قوتابیان زانکۆی باش وەردەگرن.